عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی تری ڕاڤا لە ساڵی نوێە بە دیدارتان شا دەبین تەوەری بەرنمەکەمان خوێندنەوەی ڕووداوە سیاسیەکان و ئەو ڕووداوە تاقەت ڕووکێنانی کە ڕویان لە هەرێمی کوردستان و پاشان جارێکی تر گەشانەوە و هەڵکشانی هەرێمی کوردستان و ئەو پێشکەوتنانەی کە لە هەرێمی کوردستان ڕویاندا تەوەری بەرنمەکەمانە بێ قسە لە ڕووداوەکانی ساڵی 2010 لە هەڵکێش و داکێشەکان لە هەموو ئەو وێزگاناکەین یان لە بەشێک لە وێزگاناکەین کە وێزگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی گرنگ بوون لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک ڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. کاک ساڵی 2010 ساڵێکی پڕ کێشمان کێشم بوو بەتایبەت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە لە کۆتایی 2007 هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی سیاسی ئابووری سەربازی ئەمنی بۆیەوانێ کە زۆر جار بە خوێندنەوەی سیاسیەکان بە تەماشاکردنی ئەو هەلومەرجە و ئەو ڕووداوانەی کە ڕویانە جگەلەوەی کە بۆ نمونە کەرکووک و بەشێ لە ناوچەکانی مادی سەوچلمان لە دەستدا و کشانەوەیەکە بوو مەترسی دروست بوو لەسەر کیانی سیاسی هەرێمی کوردستانیش. پێم باشە ینی لەوە دەست پێ بکەین کە ئەم هەموو قەیرانە بۆ هەرێمی کوردستان لە هەرێمێکی بەهێزەوە لە هەرێمێکی سەرکەوتووە لە هەرێمێکەوە کە نزیکەی لە 1970 خاکی کوردستان لەژێر قەڵەمڕێی پێشمەرگایە بوو و حکوومەت هەرێمی کوردستان ئیدارێکی باشی بارودۆخەیە ئاڵای کوردستان لە کەرکوو بەرزکرایەوە لە شنگال بەرزکرایەوە لە خانەخین بەرزکرایەوە ینی دۆخێکی زۆر زۆر باشە بوو بەڵام لە کۆتایەکانی 2007 و لە سەرتاکانی 2010 لە پرەکە دۆخەکە زۆر گۆڕە. خوێندنەوەی ڕێبین ڕەحیم وەکو چاودێرێکی سیاسی وەکو کادرێکی پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان چییە بۆم ڕووداوە؟ زانی خۆی کاک سەربەست ئێمە جارە پێشەوەی کە بزات باسی ساڵی 2010 بکەین نەبێ ینی گەڕانەوەکی کورتمان هەبێ بۆ سەرەتای هاتنی داعش کە ساڵی 2014 ئەلبەت ئەم ساڵی 2010 زنجیرەی گرێدراوی ڕووداوەکانی تاوکاری ڕووداوە بوون. ساڵی 2014 ئێمە کە پێش ئەوەی کە شەڕی داعش ڕۆمان تێ بکە لەگەڵ حکوومەتی ناوەندی تووشی کێشەی مەسلەی بڕینی بوجە و قوت و موچەی هەرێمی کوردستان هاتین کە تقریبا تەواوی ئیکتیفای حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو بڕە بوجە و موچەیە بوو کە پشکی هەرێمی کوردستان بوو لە ساحەبە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان هات. طبعا ئەمە پێچەوانەی دەستوری عراقی بوو و پێچەمانەی ئەو یاسا کارپێکراوانش بوو کە لە عێراقا کاری پێکرێ. بە هەر حاڵ بۆکەڵێ ئەمە سەرەتای دروستبوونی قەیرانێکی گەورە بوو کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هەرێمی کوردستانی خستە دۆخێکی ناهەمواری ناڕەحەتەوە کە بەڕاستی وەکەڵێ دوای عێراقی دوای 2023 قەتەوەی تەوەقوعمان نەکەرەوە بوو کە بگاتەوە حکوومەتێک و دەوڵەتێک ئێمە جارێکی تر ڕۆڵمان لە بنیادنان و دروستکردنەوەیە هەیە قوتی هاوڵاتیانی ئەم وڵاتە ببڕێ. ئێمە هەر لە وەکەڵێ کێشە و قەیرانی ئەوە بووین شەڕی داعشیش ئەوانەی کە لە پشت دروستکردنەوەی لە پشت دروستکردنی داعشەوە بوون سوکانی داعشیان پێچ بەرەو ڕووی هەرێمی کوردستان کردەوە و شەڕێکی نەخوازراوی قورسی تاقت پڕوکێنیان ڕوو لە هەرێمی کوردستان کرد. داعش کە ئەو هەموو چەک و چۆڵەی لە سوپای سووریا و لە سوپای عراقی کە نزیک لە 150 زیاتری چەک و تەقەمەنیەکانی سوپای عراق لە مەسڵ کەوتنە دەستی داعش بەو هەموو چەک و ئەجهیزە بەهێزی کە ئەمریکا لە دوای 2023 بۆ سوپای عراقی جێهێشت بووە. سووریاش خۆ دەزانی زیاد لە سەدەیە کە دەوڵەتە و سوپای خۆی بنیادنێ تدمیر بوو دەستی داعش کەوت بوو. پەلاماری هەرێمی کوردستانیاندا نزیک بە 1050 کیلۆمەتر شەڕێکی جەبهەیی گەوریان لەگەڵ ئێمە کرد بەداخەوە بە شەهیدێکی زۆر و بریندارێکی زۆر و ماڵوێرانێکی زۆر تووشی گەلی ئێمە هات. جگە لەوەش کە نزیک بە 2.5 ملیۆن ئاوارەی سووری و عراقی ڕویان لە باشووری کوردستان کرد کە پێم وایە ینی تقریبا نیواونیوە لەگەڵ ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە ئەمە لە ڕووی هەڵاوسان و لە ڕووی زەختی ئابووری و لە ڕووی زەختی نیشتەجێبوون و هەموو ئیشکالاتانەی کە کەمپی ئاوارە و کە هاتنی ئاوارە دروستیەکە گوشارێکی زۆریان بەڵێ بوون بە گرێ و گۆڵەی گەورە ڕویان لە هەرێمی کوردستان کرد. من زۆر جار لە زۆر شوێن ئەم جملە بوون تۆ ئێستا شێرەیەڵێمەوەکە دوو دەوڵەتی گەورەی مەنتیقە کە بریتین لە سووریا و عێراق
تحملی ئەو قەیرانانەیان نەکرد، ینی لە لێواری کەوتنا بوون. ئەگەر بەغداد تاران ڕاگیری نەکردایەوە، ئەگەر دیمەشق و شام تاران و مۆسکۆ ڕاگیریان نەکردایە لە سەدا بەدەستی ئەو قەیرانانی کە ڕۆیان لە مەنتیقە کردبووە کەوتن. بەڵام ئێمە نەک تاران و وەکەڵێ مۆسکۆ یاخود ئەنکەرە و بەغدا هاوکارمان نەبوون بۆی کە نەکەوین پێچەوانەکەی ڕاستە، ینی ئەوان هەوڵی خستنی ئێمە وەکەوتنی ئێمەشیانەدا، بەڵام بە خۆراگری خەڵکی کوردستان، بە خۆراگری پێشمەرگەکانی کوردستان، بە خۆراگری موچەخۆرانی ئەم وڵاتە توانیمان وەکەڵێ قۆناغ بە قۆناغ هەندێک لەو قەیرانانە ناڵێم کۆتایی پێبێنین، بەڵام کاڵمان کردەوە، کەممان کردەوە و لە هەندێکیشی نزیکین لە دەربازبوونی یەکجاری. بەداخەوە لە ساڵی 2017 ئێمە تووشی کارەساتێکی گەورە و قەیرانێکی گەورە کراینەوە لە مانگی ئۆکتۆبەر کە خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەنجامدرا. طبعا من هاوڕای جەنابتم لەوەی کە قەڵەمڕەوی هەری باشووری کوردستان چوو بووە شوێنە حەقیقیەکەی خۆی و بەتایبەتەوەی کە ئێمە وەکەڵ ئێستحقاقی ئێمە لە ڕووی جوغرافی و لە ڕووی مێژوویشەوە کە جەبەل حەمرینە هەتا دەداتەوە لە شنگار لە ژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگەی کوردستانە بوو، بەڵام بەداخەوە بە پیلانگێڕێکی هەرێمی و نێودەوڵەتی و بە خیانەتێکی ناوخۆیی هەرێمی کوردستان تووشی کارەساتێکی گەورە کرایەوە. نەکەرەوەی کە 16 ئۆکتۆبەر ئەوەیان کرد، بەڵکو ناوڕۆکی پیلانەکە بریتی بوو لە کۆتایی هێنان بە ئەزمموی هەرێمی کوردستان. جەنابتان دەزانن لە 20 ئۆکتۆبەر هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی سوپای عێراق بەداخەوە بە هەمان ئەقڵێتی ڕابردوو بە تانکی ئامبرازەوە پەلاماری هەولێریاندا ئەو پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان و پێشمەرگەکانی کوردستان بوون کە وەکەڵێ بەریان گرت بەکەوتن و بڕوخاندنی هەرێمی کوردستان. بۆیە بە تاکید کۆتاییەکانی ساڵی 2017 و سەرەتایی ساڵی 2018 چەقی وەکەڵێ بەرەنگاربوونەوەی نەکەوتنی ئەزمموی هەرێمی کوردستان بوو کە بەداخەوە ئەو پیلانێکە دانرا بوو وەکوتم پیلانێک بوو بۆی کە کۆتایی بە ئەزمموی هەرێمی کوردستان بێنرێەوە. هەموو ئەو دەستکەوتانەی ئێمە بە زیاد لە 100 ساڵ خوێن و خەبات بەدەستمان هێنا بوو ویسرا لا ببرێ، بەڵام داستانی پردێ مەخمور سحێلا و تەلسقۆف توانی کۆتایی بەوە بێنێەوە بۆ عێراق و بۆ دەوڵەتانشی کە لە پشتی پیلانەکەەوە بوون و بۆ ئەوانشی کە دەستی دوژمنانیان گرت و خیانەتیان لە ئەزمموی ئەم هەرێمەکە ڕوون بوویەوە کە هەرێمی کوردستان ئەو زەمەنە بەسەر چوو وەک دەڵێ بکرێتە بەرخەناری کەوتن و ئاوبیبا و هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان خاوەنێتی و جەنابی سەرۆک لەو جەنگی دیژی بەرەنگاربوونەوە دیژی داعش و لە جەنگی پاراستنی هەرێمی کوردستان سەرکەوتوانە توانی هەرێمی کوردستان و ئەزمموونەکەمان لە ئەو کەناری لە ناوچوونە بپارێزێ. ساڵی 2018 پڕبوو لە ساڵی گەرمان کێشی گەورە و مەعادلەی گەورەی هەرێمی و نێودەوڵەتیش لەسەر ساحەی ئێمە و لەسەر ساحەی عێراق و ناوچەکە بەگشتی کە دەتوانین لە قسە و باسی داهاتوو زیاتر کاغڕێبین باسێکی گەڕانەوەیەکت کرد بۆی کە لە ماوەی 4-5 ساڵی ڕابردووە ڕووداوی زۆر ڕوویانەوە لە هاتنی داعشەوە، لە هاتنی ژمارێکی زۆر ئاوارە بۆ هەرێمی کوردستان، لە بڕینی بودجێ هەرێمی کوردستان، لە دابەزینی نرخی نەوت کە ئەوش بەخۆی قەیرانێکی تری لەسەر هەرێمی کوردستان ساخت کردەوە. بەڵام هەرێمی کوردستان یعنی لە ڕۆ سیاسیەکەوە لە ڕۆ دیپلۆماسیەکەوە ئەو قەیرانانە نەکەن نێخ زۆر جارش بەهێزی کرد. بۆ نمونە قەڵەمڕەوی پێشمەرگی بردە تەواوی ناوچەکانی مادی 140 و ئەو ترافیکە دیپلۆماسیە لەسەر هەولێر دروست بوو، ئەو بایەخە سیاسی گرنگی بۆ هەولێر دروست بوو. یعنی ئەگە تەماشا بکەی هەرێمی کوردستان زۆر بەهێز بوو. ینی بەشێک لە هەموو ئەوانەی کە یان کە خوێنەوەیان هەیە بۆ دۆخی سیاسی بۆ دۆخە مێژوویەکە بۆ ڕابردووی کە میلەتی ما پێیان تێپەڕیون، ینی تەرکیزێکی زۆر هەیە لەسەرەوەی کە هۆکاری کشانەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر، هۆکاری ئەو شکستی بەر قەزیەی کوردی کەوت، هۆکاری ئەو کەوتنەکە ڕوویە کەلێن و درز و نەبوونی یەک گوتاری و یەک ڕیزی نێوماڕی کووردە. دەنا بۆ نمونە کاتێک سنوورەکان داخرا، بینیمان ئێران سنوورەکانی داخست، کاتێک فڕۆکخانەکان داخرا، کاتێک ئەو هەموو ڕەشە و گۆڕەشەیە لە تورکیا و لە ئێران و لە عێراق و لە زۆر دەوڵەتی تراوانی ئاراسی هەرێمی کوردستانەکرا، کاتێک بودجە بڕا، کاتێک داعش هات، کاتێک نرخی نەوت دابەزی، کاتێک ئەو هەموو کێشەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە، هەرێمی کوردستان
هەرێمێکی یەکدەنگ یەک ڕنگ بوو و بەهێز بوو و توانی ڕوبەڕووی هەموو کێشانە بێتوانێ و لە زۆر ڕوانگەوە بەهێزتریش دەربکێ بە تایبەتی لە ڕۆیە دیبلۆماسیەکەوە. بەڵام کلێنی ناوخۆی یان با بڵین خیانەتی 16 ئۆکتۆبەر وای کرد کە هەرێمی کوردستان تووشی شەلەلێکی گەورە بێت، تووشی فلیجێکی گەورە بێ، یانەوەی کە زۆر جار ئەوترێ هەرێمی کوردستان کەوتە بەردەم مەترسێکی گەورەوە تا واستەی کە کیانی هەرێمی کوردستان کەوتە بەردەم مەترسیەوەی کە تووشی ڕوخان ببێتوانێ و پیلانی کوشندە هەبوو. خوێندنەوەی کاگڕێبین چییە بووی کە ئێمە لە سەرتام ساڵ تازەیە و بە خوێنەوەی ڕووداوەی ساڵی 2010 کە بەڕاستی خەڵک بەرچاو ڕۆشنتر بێ و هێز و لایەنە سیاسیەکان سەرکردەکانیش بەرچاو ڕۆشنتر من لەوەی کە بەڕاستیم دۆخە بێت تێپەڕێنرێ، دۆخی نەبوونی یەک گوتاری، نەبوونی یەک ڕیزی و نەخوێندنەوەی پرسە نیشتیمانەکان لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە. ئەزانی خۆی کاکسەر بەس ئیشکالەکە لە چیە؟ جارە من پێم وایە بابەتی ئێمە کە وەکو کورد وەکو نەتەوە بریتێ لە قەزەیەکی گەورە کە بریتێ لە قەزەی نەتەوەی ئێمە وەکو نەتەوە ئیشکالی هەرە گەورەمان یا کێشەی هەرە گەورەمان و مشکلی هەرە گەورەمان بریتێ لە دۆزەکەمان کە ئەویش بریتێ لە نەبوونی دەوڵەت و سربەخۆی و کیانی خۆمان. هەموو ئەوانەی تر کە ئاڵێنراون بەم تەوافی قەزەی نەتەوەی ئێمەوە هیچ نین جگە لە سەرقاڵکردن و بەلا ڕێدابردننی ئێمە لەو ڕاستەڕێی کە پێوترێ دۆزی نەتەوەی ئێمە. ئەگەر وازە مێژووی دوور و درێژی ئێمەش بێنین لە 100 ساڵی ڕابردووە کە عێراق دروستەکرێتەوە و بنیا دەنرێتەوە، حتا ئێستا کە ئێمە قسەکەین بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێمە ڕاستە شەقامێکی هەیە کە ئێوێ لێوە بگاتە کەناری سربەخۆبوون و ئارامی. بەداخەوە هەندێک جار بە ناوی فکری ئیسلامیەوە، هەندێک جار بە ناوی فکری ئایدیای چەپەوە، هەندێک جار بە ناوی سۆسیال دیموکرات و ئەوانەوە یان ئیشکال بۆ ئەم قەزەی ئێمە دروستەکەن کە پارتی دیموکراتی کوردستان ئەم ئیشکالەی هەرگیز نەدروست کردووە و خاوەنی شەقامە ڕاستەکەشەوەی کە پێوترێت سڵاتە المستەقیمەکە بۆ گەشتنی ئەم نەتەوەی ئێمە بە کەناری ئارامی. و مێژووش ئەم شاهیدە بۆ پارتی دیموکراتی کوردستانەدا بەداخەوە هێزگەلی دیکە هاتوون ئیشکالیان بۆ ئەمە دروست کردووە. ئەگەر لەو مێژووە شواز بێنن بینە قۆناغی تازە بەداخەوە ئەو نەخۆشە کوشندەی کە میلەتی ئێمە سەدان ساڵە پێ و دەناڵێنێ بریتە لە قبول نەکردنی یەکتری، بریتە لە دروست نەبوونی تەباییەکی سەرتاسەری، بریتە لە نەبوونی یەکبوون و یەکگرتووی و یەکدەستی و یەکهێزی و یەک ئاراستەیمان بۆ دۆزەکەمان. ئێمە هاتوین زۆر جار یعنی قەزیەکەی خۆمان لەبیر کردووە وەکەڵێ ڕکەبەرەکەمان یا تەنانەت دوژمندارێتەکەمان کە قەرار بۆ لەگەڵ دوژمنەکانی خۆمان هەبێ یا ڕکەبەرەکەمان لەگەڵ نارەکانمان هەبێ پێچەوانەمان کردوێتەوە. هاتوین ئەوەندە خەریکی ڕکابەری یەکتری بووین، ئەوەندە خەریکی نارەتی یەکتری بووین، بەداخەوە گەشتوێتەوەی ئەوەندە خەریکی دوژمنایەتی یەک بووین، ئەوەندە لەگەڵ ئەوانەی کە زۆڵمیان لێ کردوین داگیریان کردوین، ئێمەیان کردووە بە میلەتێکی ژێردەستە و ژێرچەپۆک و پاسی بوو لاکەوتو ئێمە قەزەکەمان لەگەڵ ئەوانە ئەوەی خۆمان قەزێکی خۆمانمان لەگەڵ ئەوان لەبیر کردو. ئەمە نەخۆشیێکی کوشندەیە کە بەداخەوە هەتام چرکە ساتە لەناو بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێمە و لەناو حیزب و فکری تێڕوانین و لیدی سیاسی ئێمە وجودی هەیە. تایبەت بە ڕووداوە تازەکانی 2010 کاکن ینی من زۆر جار گوتومە بەتایبەت دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەگەر دوێنێ لە دوای نووسکۆی شۆڕشی ئەیلول بەڕابەرایەتی جنابی بەرحوم بارزانی نەمرو بە سەرکردایەتی جنابی سەرۆک و ڕەحمەتی کاگدریس توانرا لە ماوەی چەند مانگێکدا چەخماخی شۆڕش جارێکی دیکە لە سەرچیاکان و لەسەر شاخەکانی کوردستان دروست بکەنەوە. بەڕاستی لە دوای وەکەڵێ خیانەتی 16 ئۆکتۆبەر پارتی دیموکراتی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک و بە سەرکردایەتی کاک نەچیروان لە مودەیەکی قیاسی کەمە، لە مودەیەکی زەمەنی کەمە توانیان ئەو باڵانسە وردە نەکرد بگەڕێنەوە بە دۆخە ئاسایەکەی خۆی پێچەوانەی بکەنەوە بەڵکو هاوکێشەکانیشان لە مەساڵحی ئێمە گۆڕی. طبعاً سیاسەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوو بەتایبەت لە دوای 2023 بەشداریکردنی کورد لە پرۆسی سیاسی عێراقا بریتی بووە لە تەسلیم نەکردنی تەواوی مەلفەکانی هەرێم بەلایەک بە دەوڵەتێک بە ئایدایەک بە تێڕوانینێک بە استراتیژێکی هەرێکێک لەو زرێزانێکە لە مەنتیقە هەن و هەرێمی کوردستان هەوڵی داوە ئەو باڵانسە ڕابگرێت. ئەگەر تۆ متابعە بکەی مەسەلەن ئێمە لە ئەوجی قەیرانەکە لە عمقی قەیرانەکەی کە تێدا بووین مەسەلەن دەوڵەتی تورکیا ئێران حدودەکانی داخست بەڵام دەوڵەتی تورکی مەسەلەن حدودی لەگەڵ ئێمە دانەخست. لە ناوکرۆکی قەیرانەکە بووین مەسەلەن دەوڵەتێکی وەکو گەورەی ڕووسیا
دژی هەرێمی کوردستان لێدوانی نەدابوو چونکە سیاسەتی حەکیمانی کاک نەچیروان و حکوومەتی هەرێم توانی بووی مەصالح و بەرژەوەندی کۆمپانیای ڕۆسنەفت و ئەوانە لە منتیقە جێبکاتەوە و ڕووسیا دەوڵەتێکی گەورەی معادلەی سووری و عراقیە بەتایبەت لەم دوایانە مثلا لە مەصالحی هەرێمی کوردستان بشکێنێتەوە جگە لەوە کە لەسەر ئاسە دیبلۆماسیە گشتیەکە مثلا ئەو پێشوازیە گەرم و تند و تۆڵی کە لە کۆشکی ئیلیزیە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێەوە فەرشی سووری وەڕادەخرێەوە وەقەڵێ ئەو پرۆتۆکۆلە نێودەوڵەتیەکە لەسەر ئاستی سەرۆکی دەوڵەتێکی استقبالی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزار کاک نەچیروانەکرێت ئەوە سەرەتای شکاندنی بەستەڵەکی قەیرانی دیبلۆماسی سەر هەرێمی کوردستان و کە بەدوایە پێشوازی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرلین پێشوازی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەندێک وڵاتی تر هەتا ینی هەر ئەو دەم و دەسە دەوڵەتی بەریتانیا داوەتنامەی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نار بەڵام لەبەرەوەی کە بەریتانیا لە پشتی نوێڕەکانی 16 ئۆکتۆبرەوە بووە جەناب دەزانی بەریتانیاوە دەوڵەتێکی گەورەی مستەعمەرە هەتا ئێستش لە منتیقە خۆی بەخاوەنی عراق و سووریا دەزانێەوە لە پشتی سیناریۆکانی منتیقە ڕۆڵی گەورەی هەیە دیارە وەکو بۆ قەڵێ وەکو وەڵامدانەوەیەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو بچێتە بەریتانیا چونکە بەریتانیەکان لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوتنیان کردبوو کە نەوتی کەرکک بترێ بە کۆمپانیای بریتیش پێترولیۆمی بەریتانی و لەبری ئەوە بەریتانیەکان نەخشەی پیلانەکەیان بە ئێران و بە بەغدادا بۆ جێبەجێکردنەوە بەو جۆرە دەمی ئەمریکەکانی شانبەست و ئەو برێتمە گۆڕپوانی کە لەم دوایە بەقەڵی خرانە زەبڵدانەوە هەموویان لە پشت سیناروی 16 ئۆکتۆبرەوە بوون و تەواشاکەری کەوتنی کاگرێبوون نەتوێت بڵێ 16 ئۆکتۆبر ئەگەر بەشێکی کلێنەکە ناوخۆی بێ بەشێکشی گەلە کۆمەیەکی هەرێمی نێودەوڵەتی بوو ئەگەر کلێنە ناوخۆیەکە نەبووە پلانە نێودەوڵەتیەکە جێبەجێ نابوو ینی ئەوەی کە پلانەکەی جێبەجێ کرد پیلانەکەی جێبەجێ کرد و ئێمەی تووشی ئەو ئەزمەیە کردەوە خیانەتکارەکانی ناوخۆ بوون چونکە مثلەن بەسەربازی ئەمریکی و تورکی و سووری و عراقی ئەوە جێبەجێنە بۆ گەر مثلەن ئەو بەرەنگارەی کە لە پردێ و لە سحێلا و تلسقۆف کرا و بەرەنگار بوونەوە لە کەرکک بکرا دڵنیاتەکەم کە ئێمە لەوێش سەر دەکەوتین و ئەزمموی هەرێمی کوردستان هەموو ئەو شتانی کە پێی دەوترێت سەوابەتی دروستکردنی دەوڵەتێک لە جەبەل حەمرین کە پێمان لەسەریدا کوتابوو بە سابتی دەمایەوە و زیاتر لەو وەزع دەڵەمەیەش دەردەچوو بەڵام بەداخەوە ئێستاش هەرێمی کوردستان بۆی باسێکی ئێستا بکەین هەر لە دوێن و لە بەیانیان نەژی باسێکی ئێستا بکەین هەرێمی کوردستان ئێستا خەریکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی یا قۆناغی ئیزدیهار و گەشانەوەی خۆی دوێنێ گۆڤارێکی گەورەی ئابووری بەریتانی باس لەوە کاکە هەرێمی کوردستان لە ساڵی 2019 دەست بە قۆناغەکانی بوژانەوەی ئابووری خۆیەکە ڕێژەی بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان دەچێتە نزیک بە 600,000 بەرمیلی ڕۆژانە و سەرچاوەکانی دیکەی گاز و ئەوەی کە پێوترێ غازی سروشتی ئەوانیش خەریکە وردە و دەچنە بواری بەرهەمهێنانی گەورە هەرچەند ئێستا لە مەسەلەی دەرهێنان و ئەوانایە بە کوردەکەی هەرێمی کوردستان نزیکە لە ڕێکەوتنی جدی لەگەڵ حکوومەتی ناوەندیان لە بەتایبەت لە دوای پێکێنانی ئەم کابینەیەکە خودی عەبدولمەهدی ئەگەر لێ تێک نەدەن و لێ تێک نەچێ بەم دۆخەی ئێستا بێنێتەوە هەندێک تێگەشتنی لەسەر وەزیرانەکانی دیکە باشترە و هەرێمی کوردستانیش و بەتایبەت جەنابی سەرۆک سەپۆرت و پشگیری عەبدولمەهدی دەکا عادل عەبدولمەهدی دەکا بۆمانەوە لە پێناو دروستکردنی قۆناغێکی دیکە قۆناغێکی نوێ و کابینەیەکی نوێ و 4 ساڵێکی نوێ ناگەڵ لەگەڵاوەند ئەگەر ئەمانە دۆخی گەورەتر یا ڕووداوی گەورەتر لە هەرێمی کوردستان و تەنانەت عراقیش ڕوونەدەن شتی مفاجئ لە سەرساحە سیاسیەکە ڕوونەدا ڕەنگە ئێمە لە بەردەم 4 ساڵی ئاراما بین و 4 ساڵ تقریبا پەیوەندەکان ئێمەش لەگەڵ ناوەند باش بێتەوە دۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی کۆمەلگای ئێمە شەندێک هێوری بەخۆی ببینێ و بە تایبەتیش تقریبا دوای دروستکردنی کابینێ تەوابوونی کابینی عراق و دروستکردنی کابینی هەرێمی کوردستان ڕەنگە ئەو دۆخە وردە بە چای خۆمان ببینی دەبین باسی ئەوت کرد کە بۆن لە ڕۆ سیاسیەکە و لە ڕۆ سەربازیەکەەوە جەنابی سەرۆک بۆ سەرکردایەتی پارتی و هێزی پێشمەرگەی کوردستان توانیان ڕوبەڕووی قەیرانانە بنەوە بەڵام لە پرسی حکوومەتداریە و پرسی ئەو کەلێنەی کەوتمان لە ناوماڵی کووردا هەیە لە نەبوونی یەک گوتاری لە نەبوونی یەک ڕیزی لە نەبوونی پرۆژێکی هاوبەش و یان زۆرجار بەشێک لە هێزەکان پرۆژەی هاوبەشی خەڵکی کوردستان تێکەیەن پرسی حکوومەتداریە گەرم بگەڕێنەوە هەر بۆ زەمەنی قەیرانەکان
کۆتایی ساڵی 2007 بۆ سەرای ساڵی 2010 بەشە لە هێزەکان کە بەشداری حکوومەتیش بوون کە پۆستی هەستیاریان لە حکوومەتە هەبوو هەوڵی ڕوخاندنی حکوومەتیانەیە ئەو حکوومەتێک ئێستا بە ڕێزەباسەکەی کە دووبارە چۆتە و قۆناغی بژانەوە یا قۆناغی هەڵکشانەوە خوێنەوەی تۆ چییە بۆی کە بۆ نمونە بەشێ لەو هێزانە هەوڵێکی زۆریان ناکە لەو کاتەیە حکوومەت بڕوخێنن بە ناوی حکوومەتی یەکڕیزی نیشتیمانی و حکوومەتی ئینقاز و کۆمەڵێک لەو پرسانە ئێمە ئێستا لە هەلومەرجی وین کە جارێکتر حکوومەت پێک بهێنینەوە پێم خۆشە قسەی لەو بکەی کە بۆ نمونە یان خوێنەوەی تۆ بزانم لەسەرەوەی کە بۆ نمونە لەو زەمانەیە تیمی پارتی زۆر بە پرسیارانە لە حکوومەت مایەوە و کۆڵەکە و ڕاگری مانوی حکوومەت بووە بە تایبەتیش ڕۆڵی سەرۆکی حکوومەت لەوەی کە توانی هەم بەلایەک ئیدارەی ئەو دۆخەنەوە خۆی بکات و هەم ڕوبەڕووی قێرانە دەرەکیەکانیش بێتوانێت بۆ زانی کاک سەربەستەگەر دووقەڵی کۆی دیمەنەکانی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبەر بێنێ بەرچاوی خۆمان ئەوەی کە وەکەڵە شانی دا بۆ بەرباری ڕاستکردنەوەی تەواوی ئەو حەدەسانی بەمری ئێمە هاتە و شکستانی کە بەسەری گەلی ئێمە هات یعنی گومانی تیان نییە و مجاملەش نییە وەکەڵێ بازارکردن و مارکێتیکردنی سیاسی شنیە بۆ خۆمانەوە وەکەڵێ نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو و پارتی دیموکراتی کوردستان بوو ئەو سەرۆکی پارتی بوو ئەو پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بوون ئەگەر بینەوە سەرەوەی کە بەداخەوە من پێم وایە ئێمە دوو مادەم لە بەردەم پێکێنانی کابینەی تازی حکوومەتی شان دەمەوە بڵێم ئێمە دوو سێ جۆر ئەوەمان کردووە ینی حکوومەتداریمان تاقی کردوێتەوە لە هەرێمی کوردستانە کە بە بڕای من سەرکەوتوو نەبووین تایە یەکێکیان بریتە لە حکوومەتی 50 بە 50 ئەوەی کە ئێمە و یەکێتی 50 بە 50 بووین زەمەنی حکوومەتی 50 بە 50 کۆتایی هاتووە چونکە بەرمەبنایی وەکەڵێ هەڵبژاردننی تازەتری هەڵبژاردن پێوتین کە ئیتر هەرین خەڵکی هەرێمی کوردستان بڕیاری داوە هێزی 50 بە 50 لە کوردستان نەماوە معادلەی کورسیەکان ژمارەی دەنگەکان دەنگدەری وڵات دیاری کردووەوە بۆ ئێمە دیاری کردووە هەر هێزێک چەند کورسی هەیە بۆیە زەمەنی 50 بە 50 کۆتایی هات زەمەنی یانەوەی کە پێوتری کابینەی بن کە فراوان کە من پێم وایە ئەوش وەکەڵێ ئەزمونێکی سەرکەوتوو نەبوو لەبەر ئەوەی کە هەموو ئەو هێزانەی کە هاتبوون بۆ بەژاریکردن لە ناو کابینەکە ئەوەندەی لە دووی دەستکەوت بوون ئەوەندە لە دووی دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزار و حکوومەتێک بۆ تێپەڕاندنی قەیرانەکان نەبوون بۆیە ئەبینی هەندێک لەو حیزبانە هەر لە سەرەتای دروستبوونی قەیرانەکان و وەزیرەکان دەزی لە کار کێشا وڵاتیە مەسەلەن پارەی و جێی پێویست نەماوە بۆ فڵان وەزارە جاخۆ حتمەن لە هەر وەزارەت و هەر دائیرە و هەر فەرمانگەی کا پارەی پێویست هەبێ و هیچ ئیشکال نەبێ هەموو کەسێک دەتوانێت وەزیر بێ و مدیر عام بێ و ئەوە بێ گرنگەوەی کاتێک کە وڵاتەکەی تۆ تووشی قەیرانە بێتەوە تۆ بیجاب هەر ینی بۆی بزانی کە فەرقی ئێمە و وڵاتانی دنیا یا گەلانی دنیا چۆنە کاتێک کە کارەساتی 11 سپتەمبەر ڕۆدا و ئەمریکا تووشی جەنگی دژە تیرۆرە بێ لە دنیا جناب دەزانی ئەو کاتە جۆرج بۆشی کوڕ سەرۆک کۆماری سەرۆکی ئەمریکا بوو دیموکراتەکان بە هەموو قووەتی خۆیان بە کۆنگرێس و بە ئەنجومەنی پیرانەوە بە هەموو جەماوەری خۆیانەوە پشگیری ئیداری بۆشیان کرد بۆ تێپەڕاندن و کۆتایی هێنان یا سەرکەوتنی گەلی ئەمریکا و حکوومەت و دەوڵەتی ئەمریکا و هەیمەنە و هەژمونی ئەمریکا لەسەر مەسەلەی جەنگی دژە تیرۆر و پاراستنی بلۆکی یەقوتبی لە عالەم و سەرداریەت و کەپیتاڵیزمی ئەمریکی لە جیهان و لە مەنتیقە ینی دانەنیشتن لە ئەنجومەنی پیران و لە کۆنگرێسە و ئەوانە بڵێن وەڵاهی جاوە و کابینە فەشەلی هێنا و دەبێ حکومەت بڕوخێ و حکومەتی ئینتیخاباتی تازە بکرێ و ناکرێ و کێ فڵان وەزیر دەزەکار پێشێتەوە سەرۆکۆمار دەزەکار پێشێتەوە ئەوانە بۆیە گەلانی دنیا کاتێک کە تووشی قەیرانی سیاسی دەبن یاخود تووشی کارەساتێکی مرۆیی گەورە دەبن هێزە ئۆپۆسیۆنەکانیش دێن وەکەڵێ دەستباری حکوومەت دەبن بۆ تێپەڕاندنی قەیرانەکە بەڵام ئێمە لە ناوەڕۆکی قەیرانێکی قورس و وەکەڵێ لە بەرەنگاربوونەوەی پیرانێکی گەورەی وەکەڵێ نێودەوڵەتیا بوون هێزەکانی ئێمە هەر ڕۆژێ و بە جۆرێک لە جۆرەکان دەچوونە بەغدا و وەکەڵێ ئەویان دەکرد بۆ عەبادی و بۆ حکوومەتەکەی کە بەداخەوە قۆناغێکی تاڵ بوو وەیە پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکەنانی حکوومەتە ئەوەی لەبیر نەکردووە و هەموو ئەو هێزانەشی کە لەم کابینەیە بەشداری پێەکە زەماناتی پاراستنی هەرێمی کوردستان 4 ساڵی پڕخەزمەتگوزاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان ناکرێ ئیتر لەمەولا ئەو هێزانەی لە ناو حکوومەتن هەتا سەعات 2 لە وەزارەت بن شەوەکەی لە تەلەڤیزیۆن مەعارەزە بن و ئۆپۆزیسیۆن بن
بۆیە پارتی لەگەڵ هەموو ئەو هێزانی کە تا ئێستا لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پێشمانێ لەوە فراوانتری بکاتجگە لە کەمەنەتەوەیەکان و ئاینەکانی دیکە زەمان و پاراستنی ئەوەی دەوێت کە وەکەڵێ گرنتی ئەوەی دەوێت کە حکوومەتێکی بەهێز ئەوەی کە پارتی لە حملە انتخاباتی خۆی داوای دەکرد لە کاتی حملە انتخابات دروستکردنی کوردستانێکی بەهێزە ئەو کوردستانە بەهێزش بە دروستکردنی هەندێک لەو بنەمانەیە کە ئێمە لە 4 ساڵی پڕقێرانی ڕابردووە بۆمان دەرکەوت کە نیمانە خەلەلمان هەبووە کەم و کۆڕیمان هەبووە بۆ ئەم دەمانەوێت ئەو بنیادانە بۆ خۆمان دروست بکەین بۆی ئەگەر پەیوەندی ئێمە عێراقیا ئاڵوگۆڕی منتیقە چووە هەر قۆناقێک ئێمە بۆ هەر ئەگەرێکی تر و هەر قۆناقێکی تر بتوانین لەسەر پێی خۆمان ڕابوەستین. دەستا خۆش بێ کاک ڕێبین لە 2010 دوو هەڵبژاردننی چارمساز ڕوویە ئەنجام درا یەکی لەوانە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لە مانگی پێنج کە بینیمان پارتی هێزی یەکەمی کوردستان و لەناو ئەحزابیش هێزی یەکەمی عێراقیش بوو و بە ڕێژێکی باش کورسی هێنا کە 25 کورسی پەرلەمانی بوو و لە مانگی نۆش لە 30 ئەیلولا جارێکی تر پارتی بە حزورێکی گەورەوە یان بە پشتیوانێکی جەماوەری بەرفراوانەوە توانێت 45 کورسی بهێنێ ئەتەوێ بڵێ کە ئەم سەرکەوتنانی پارتی دەرەنجامی ئەو بەرپرسیارەتیە ئەو هەڵوێستە ئەخلاقی پارتی بوو کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر گرتی ئەستۆی لە پاراستنی حکوومەت گرتنی ئەستۆی خۆی و تیمی پارتی هەمیشە پێشڕەویەوە بووە کە بەرەنگاری نامەتیەکان قەیرانەکان دۆخە خراپەکان پیلانە شەڕەنگێز و دۆزە خاساکان بوونەتەوە. ئەزانی خۆی کاک سەربەست طبعا من باسی ئەوم کرد کە پارتی لە 4 ساڵی ڕابردوو على لەقل واز لە مێژوش بێنین خاوەندارەتی قەزەیی ئەمەی کردووە نەکرد لەسەر بە ئاستی باشووری کوردستان لەسەر ئاستی ڕۆژاوە و تەنانەت لەسەر هەندێک مەلەفاتی گرنگیش لە باکووری کوردستان ڕەنگە کەمتر تەداخلات لە ڕۆژهەڵاتی کوردستانە بێ بە حکومی زروف و بارودۆخی تایبەتی ڕۆژهەڵات لەسەر ئاستە باشووریەکە ئەوە خەڵکی کوردستان وەکەڵێ چاکە و وەفای خۆیان بە دەنگەکانی خۆیان لە سندوقەکانی دەنگدان بە پارتی دیموکراتی کوردستاندان ئەگەر ئەو قسانەی 4 ساڵی ڕابردوو نەخێر 8 ساڵی ڕابردوو تا 10 ساڵی ڕابردووش و بە تایبەت ئەگەر هەندێک درێژتریش بوویتەوە هەندێک لەو قەڵم بەدەست و پاشماوە ڕەهەندیانی کە لە هەندێک وەڤار و ڕۆژنامە بە ناوی سەربەخۆ و دواتریش هەندێک کەناڵاتی دیکە بە ناوی سەربەخۆ بێلایەن و ئەو تەحلیلات و فاڵگرتنەوانەی کە هەیەیان بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەو قسانە ڕاست بووبان دەبوو پارتی دیموکراتی کوردستان لە هیچ ئینتیخاباتێکدا لە ژمارەی کورسەکانی لە ژمارەی پەنجەی دەسێک تێپەڕی نەکردوێ بەڵام دیارە خەڵکی هەرێمی کوردستان لەوان زۆر تێگەشتوتر واقعیانەتر وەکەڵێ بیریان کردوتەوە و دیمەنەکانیشان بە چاوی خۆیان دیوە بۆیە وەڵامی پارتی دیموکراتی کوردستانان بە دەنگەکانی خۆیاندایەوە و وەفای پارتی دیموکراتی کوردستانیان بە بەرگریکردن لە ئەزموونی هەرێمی کوردستان و پاراستنی ئەم کیانە بە دەنگەکانی خۆیاندایەوە بۆیە بۆ پارتی سەرکەوتنێکی گەورە بوو جەناب دەزانین لە پەرلەمان لە حملەی انتخاباتی پەرلەمانی عێراق جەنابی سەرۆک بە هیچ شێوەیەک تەداخلی نەکرد و بەشداری نەکرد پارتی توانی 25 کورسی بێنێ وەکو حیزب حیزبی یەکەمی سەرتاحی سیاسی عێراق بێ جەنابی سەرۆک گوتی زۆر هێز و لایەن و دەوڵەتیش لە دنیا خۆیان دانابوو لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا بێن پرسەی پارتی دیموکراتی کوردستان بگێڕن بەڵام بە دیمەنەکەیان بە پێچوانەکەی بینی لەسەر ئاسی کوردستانیش بە تاکید خەڵکی هەرێمی کوردستان وەکەڵێ وەڵامی پارتی دیموکراتی کوردستانیاندایەوە و پارتیان بارگرانتر و وەکەڵێ سەرشانیان قورستر کرد بەوەی کە متمانەی 45 کورسیان بە پارتی دیموکراتی کوردستان داوە کە هیچ هێزێکی هەرێمی کوردستان نیوەی کورسەکانی پارتی دیموکراتی کوردستانی نییە یعنی لیستی دووهەم بەست یەک کورسی هەیە کە لە نیوە کەمتری کورسەکانی پارتی دیموکراتی کوردستانەکە بۆیە بە تاکید ئەوە بەرمەبنای ئەو کار و چالاکیانەی پارتی دیموکراتی کوردستانە وەکو حیزب لەسەر ئاستی کوردستان وەکو حکوومەتیش لەسەر ئاستی حکوومەتی هەرێم وەکو پشکی پارتیشیان کارکتەرەکانی پارتی لە حکوومەتی عێراقیش و هەڵوێست و مووقیفە سیاسیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ساحەکە و لەسەر و هەمویانەوە بوون و کاریزمایی جەنابی سەرۆک وەک ڕابەرێک بۆ دیدەنەتەوەی نیشتیمانەکەی ئەمەوە وەک ڕزگارکەرێکیش ئەگەر وازی مێژ و دوور و درێژەکەشی بینین لە شەڕی داعش و لە بەرەنگاربوونەوە پاراستنی کیان و ئەزموونی هەرێمی کوردستان بۆی بە تاکید ئەوە وەفای خەڵکی هەرێمی کوردستانە بۆ پارتی دیموکراتی کوردستان. کاک ڕێبین پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکەی ئەگەر کەمترین کاتیشا بێ
گەشتبینی وەکو کادرێکی پارتی وەکو گەنجێکی پارتی وەکو چاودێرێکی سیاسی بۆی کە ساڵی 2019 و کابینەی نوێ کە ئێستا تیمی پارتی سەرۆکایەتیەکات و سەرگەرمی پێکەنانی ئەو حکوومەتە نوێیە کە بۆ هەرێمی کوردستان پێکەێنرێ بۆ بەڕساوکردنی ئەوشی کە پارتی دوان لە گەنجە سەرکردەکانی کاگنیشی ڕۆمەرزانی و کاگمەسر بەرزانی کاندید کردووە هەم بۆ پۆستی سەرۆکی هەرێم و بۆ هەم بۆ پۆستی سەرۆکی حکوومەت و پارتی خستوێتە ئەو لێت و پرۆژەی خۆشەوە کە پۆستی سەرۆکاتی هەرێمیش چالاک بکاتەوە گەشتبینی بۆی کە هەرێمی کوردستان دووبارە بەرە هەڵکشانەوەکی باشتر بەرەو دۆخێکی سیاسی و دیبلۆماسی و ئابووری و کۆمەڵایەتی باشتر بڕۆ بۆی زانی کاکسەر بەس لە خوێنەوەی سیاسیە لە شیکار و شرۆڤەی سیاسیە جناب دەزانی مەسلەی گەشتبینی و ڕەشبینی تقریبا زۆر ئینی نییە ئینسان تقریبا وردبینیە واقعبینیە ئێمە وەکوتم لە بەردەمی 4 ساڵی ئەمانەوێ لەگەڵ ئەم حکوومەتە تازی کاتۆتە پێشەوە 4 ساڵی ئارام 4 ساڵی هێور لەگەڵ حکوومەتی ناوەند بەڕێ بکەین و بەپێی ئەو دەستورەی کە لە 2005 گەلی عراقی دەنگی لەسەر داوە مافەکانی ئێمە لە چوارچێوەی عراقدا بدرێەوە ئێمەش ئەرکەکانی خۆمان هەر بەپێی ئەو دەستورە جێبەجێ بکەین و سەردانی جنابی سەرۆکیش بۆ بەغدا بۆ سەپۆرتکردن و پشتگیریکردنی کابینەکەی عەبدولبادی بۆیە کە ئێمە 4 ساڵێکی ئارام کارکتەرێکی تری وەکو عەبادی و مالیکی ئەوانە نێنینەوە کە تا ڕادەیەک عادل عەبدولمەهدی وەکوتم ئەگەر لێی تێک نێن پەیوەندێکی باش و دۆستایەتێکی باشی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لەسەر ئاستە ناوخۆیەکەش پارتی دیموکراتی کوردستان دوو کەسایەتی زۆر گرنگی بۆ دوو پۆستی زۆر حساس کاندید کردووە کاویش کاگنێچیروانە وەکوتم سەرکردایەتی ئەمە ئەو قێرانانی کرد کە باسمان کرد بۆ بێگومان کاک مەسعود بەرزانیش کە ئەندازیاری ئاسایش و پاراستنی ئەمنیەت و استقرار و ئەمنی قەومی وڵاتەیە کارکتەرێکی گەورە و کارکتەرێکی بەهێزە و لەسەر ئاستە سیاسی دیبلۆماسیەکەش لە ناوچەکە و لە وڵاتانی ناوچە و قریمی جیهانیش کاک مەسعود کەسایەتێکی ناسراوە بە حکمی ئەو مێژوو خەباتی کە هیچ بەکەی و بنەماڵەکەی و خودی خۆشی وەکو گەنجێکی بەتوانێت لە ناو پارتی دیموکراتی کوردستانەتی و من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەگەر ڕووداوی گەورەتر لە مەنتیقە ڕوونەدەن کە لە تەوەقوعاتی نەکەرێمی کوردستان عراق و مەنتیقەش نەبێ ڕووداوی گەورەتر ڕوونەدەن لە مەنتیقە 4 ساڵی تا ڕادەیەک ئارامە بێ و 4 ساڵی بوژانەوە بێ و 4 ساڵی بنیادنانی کۆمەڵێک بنەما بێ کە ئێمە نەمان بۆ پێشتر و 4 ساڵی بە خۆداچوونەوە و چاکردنی ئەو کەم و کوڕیانەیە کە لە سەردەمی بوو جەزۆری و پارێزۆری ئێمە تەخشان و پەخشانمان پێکرده بوو لەم کابینە ئەوەی دەکەین و لە بەتایبەتیش لە سەرۆکاتی هەرێمی کوردستان کە کاک نەسیروان بە و عمقا استراتیژیە و بە و ئەزمونە دوور و درێژەی لە حکومڕانیکردن و لە سیاسەتکردن هەیەتی بەتاکید هەبوونی سەرۆکاتێکی هەرێمی بەهێز هەبوونی سەرۆکاتێکی حکومەتی بەهێز حکومەتێکی یەکگرتو لەگەڵ لایەنەکانی دیکە شاندانە بەربەر پرسیارەتی کابینەیەکی بەهێز و خزمەتگوزار بۆ هەرێمی کوردستان تەوەقوع و چاوەڕوانی و خوێندنەوە و وەکەڵێ ڕوئیا و دنیابینی گەشی لەکەین لەوەی کە وەکەڵێ تاریک بێ یا ئاسۆ ڕوون نەبێ بۆیە بە هەموو ئەو پێدراوانەی کە ئێستا لە بەردەسن ئاسوەیەکی ڕوونتر و ئاسوەیەکی گەشتر و من نامێت تەوەقوعاتی خەڵکی خۆمان زۆر بەرز بکەینەوە بەڵام سەرەتای کۆتایی هێنانە بێ بەو قەیرانانەی 4 ساڵە میلەت ئێمە تێکەوتووەوە سەرەتای دروستکردنی کۆمەڵێک پایە و کۆڵەکە و بنەماشە بێ بۆ زیاتر بەهێزکردنی هەرێمی کوردستان هەر لە هەمە جۆرکردنی سەرچاوی داهاتی هەرێم لە بوژانەوەی کەرتەکانی دیکەی هەرێم بۆ دوور بۆ پەیداکردنی پارە بۆ حکوومەت لە تند و تۆڵکردنەوەی پەیوەندی سیاسەکانی ناو هێزی سیاسەکان لە هەرێمی کوردستان لە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە گفتوگۆی جددی و نیقاش و جەدەلی جددی لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لەگەڵ حکوومەتی ناوەند هەمانە هەموو ئەمانە لە بەردەمی 4 ساڵی هەرێمی کوردستانان کە من بەم پێدراوانەی کە ئێستا لە بەردەسن پێم وایە قۆناغی باش دەچینە پێش. تقریبا ڕحیم کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان زۆر خۆشحاڵ بووین لە بەرنامەی ڕاوا ئامادە بوویت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئازیزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بە دیدارتان شاد دەبین و خواتان لەگەڵ بێ.